هێزی پێشمەرگەی کوردستان لە گوندی بەدەنە کە لە ئۆپراسیۆنەکەی حەڤەی مانگ لەگەڵ 8 گوندی دیکە کۆنتترۆلی کردنەوە چەند تونێلێکی چەکدارانی داعش دەدۆزێتەوە. دوای دەستپێکردنی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ سەریان داعش هەوڵی دروستکردنی تونێلی داوە بۆ خۆشاردنەوە و خۆپاراستن لە بۆردومانەکان. ئەمە ئێمە لە تونێلی داعشین ئەمە تەبان ژوورێکیان دروست کردو بۆ خەو بۆ پشودانی خۆیان لەناو ئەم تونێڵە ئەوە دەبینەوە ژوورەکەیانە وەک پێشمەرگەکان باز دەکەن چەکدارانی داعش هەموو پێداویستیەکان وەک نان و ئاو و پێداویستی ڕۆژانە لە کارەبا و پێخەف و کەرەڤانە بردوتە ناو تونێلەکان و هەر لەوێ ماونەتەوە. ئەوەش تەوانەوە ئەوە لایەکی شەژی بە تاقە شەمسی بەکارێن تاقە شەمسەکە لە سەرماندارە لە خانووەکانم دێنە ئەم تونێڵ. پێشمەرگەکانی بەشداربووی ئۆپەراسیۆنەکە دەڵێن خواردنەکە هێشتا گەرمە و وا پێدەچێت ماوەیەکی کەم پێشەوەی گوندەکە کۆنتترۆل بکەینەوە ئامادە کرابێت. خاتەمانەوەکە جوماکەمە تازە خواردنیان خواردبوو هێشتا دوێنێ خێبوونانە نەخوارد لێرە تەوانە مشتێکیان نەبوو بە سنە و قەومی میوە ئەم شتانە ئەزانچی پێ بڵێ بڵێ ئاودەستێکیان کردووە لەسەرەوە لەوێ ئاودەستەکان لەسەرەوە شۆ خەوتنەکان لەسەرەوەیە لەوێ ئیشەکەن ئەوە ئاودەستەکان دەناژە دەرەوە. شوێنی مانەوەی چەکدارانی داعش لە گوندەکە لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە کراوەتە ئامانج. ئەو چەکدارانشی لە ناو تونێلەکاندا بوون لەلایەن پێشمەرگەوە کوژراون. ئەزانین ئەو هەر مولدێ. نەریمان هەورامی، کوردستان 24.